پاشماوە ئەلکترۆنیەکان ئەو مەترسی کە ئێستا جیهانی داگیر کردووە لە کۆتا توێژینەوە لەنیاخان خوێندمەوە راپۆرتێک باس لەوەکە 44 ملیۆن تۆن پاشماوەی ئەلکترۆنی لە جیهانە هەیە ئەمە لە کۆتا ئامارە دەبێت ڕێژەکەی چەند ساڵی تر چنێک زیایی کردبێ و 5 ملیار ساڵانە موبایل لە کار دەکەوێت ئەمانەش هەموو یەکێتۆ ناو ژینگە و زۆرجار ڕیسایکلینێکی تەندروستیشی بۆ ناکرێ و ئەو ڕیسایکلینەی کە هەشە تەنها لە چەند وڵاتێکی دیاری کراوە دوجار ئەوەی تری ئەبێتەوە بە پاشماوە و باسیش لەوە کات کە 50,000 کیلۆمتر لەسەر ڕووی زەوی بەرزەبێتوانی ئەگەر حسابی بۆ بکەی ئەوەدە کاریگەری هەیە و پاشماوەکان ئەگەرێکی زۆری بەترسی بۆ سەر ژیانمان و تەندروستیمان و ژیانی بوونەوەرەکانی سەرزەوی دروست دەکات و بابەتێکی گەرمەکە لە جیهاندا گرنگی پێدەدرێت بەهۆی ئەو بابڵەتی سەرمایه‌داری و پیشە سازیش ناتوانرێت کۆنتڕۆڵی ئەم پاشماوانە بکرێت هەتا دێ ئامێرە ئەلکترۆنیەکان لە زیادبوونایە و چەندین شت لە خۆ دەگرێت یەکیان مۆبایلەکە باسمان لێوە کرد چەندین شتی تریش هەن کە ئەمڕۆ باس لە پاشماوە ئەلکترۆنیەکانێکی بزانین چییە و دوجاریش کاریگەریەکانیان لەسەر ژینگە چی دەبێت بە میوانداری بەڕێز دکتۆر باست بورهان مامۆستای زانکۆ کە لەم چاوەڕا لە گەڵمانە کاکتۆر بەخێر بێ سپاس سڵاو بۆ ئێوەش سڵاو بۆ بینەرانتان کەناڵی پەیام بە گرنگیدان بەم بەرنامەژینگی یانە کاکتۆر مەبەستمان چێ لە پاشماوەی ئەلکترۆنی چ کاتێک بابەتێکی ئەلکترۆنی ئەبێتە پاشماوە زۆر باشە ڕاستی لەوانەیە یەکەم جار کە باسی پاشماوەی ئەلکترۆنی ئەکرێت بۆ هەر کەسێک تەنها شتێک کە ئەگا مێشکی یەکەم جار مۆبایل لاپتۆپ ئەمریکی ئەلکترۆنیە بەڵام پاشماوەی ئەلکترۆنی تۆزێ بڵاوتر لەمەیە هەروکو باسە ژینگەیەکانی تر بۆچی بم پێڵێن باسێکی ژینگەی بەڕاستی لەبەرەوەی کە ئەوەی کە تا ئێستا لە ژینگە بیستمانەڵێن لەوانەیە بتڵێکی ئافڕەمەیە دەوروبەری خۆت پیسمەکە بەڵام ژینگە زۆر فراوانتر لەوەیە هەر شتێکت کاریگەری ڕاستە خۆی ناڕاستە خۆی لەسەر ژیانی ئێمە بێ بە باشیان بە خراپە چتە بواری گروپی ژینگەوە جایسە پاشماوەی ئەلکترۆنی شتێکە لەوانەیە لە وڵاتی ئێمە تۆزە تازە بێ باسکردن لەم شتە بەڵام لە وڵاتان تازە نییە بۆ بە کێشێکی ژینگەی لە هەندێک شوێنە بەڵام ئەگەر پێناسێکی عام و زۆر سادەی بۆ بکەین ئەوەی کە بە کارەبا ئیش بکات ئەوەی کە بە کارەبا ئیش بکات و ڕۆژێ لە ئیش بکەوێ ئەوڕاتە پاشماوەی ئەلکترۆنیەوە بەرحاڵ لەوانەیە لە ماڵی خۆمان ئەگەر سیر بکەین زۆر شتی ئەمان هەیە بینەران ئەگەر سیر بکەن بۆ نمونە لە سەلاجەیەکەوە لە غەسالەیەک و شتە گەورەکان کە پۆلێ نەکرێ شتە گەورەکانی ماڵ سەلاجە تەلەڤیزیۆن شتە گەورانە بسەبت و هەروەها شتە بچووکەکان کەم مۆبایل ئەلکترۆنی لاپتۆپە ئەو شتانی هەموو ئەو شتانی کە بەکاربە هەموو شتانی کە بە پاتری ئیشتەکە تەنانەت سیارێکی کارەبایی کە تازەی چەند ساڵەکە زۆرتر زۆر بۆ بەرحاڵ ئەمانش پاشماوە ئەلکترۆنیە جا پاشماوە ئەلکترۆنیەکان تەنها خۆیان نین چەند شتیتری لەگەڵدایەت کێشەکە لێرەوە دەست پێەکە کە پاشماوەکی ئەلکترۆنی کە ڕۆژە لە ئیش ئەکەوێ یان خۆمان ئەمانەوێت لە ئیشی بخەین ئەوە زۆر شتێکی جیاوازە جای وای شتەکە لە ئیش ناکەوێت بەس کە ئاماژتان پێکە دنیای سەرمایه‌داری وای لێ کردووە هەموو شتەکان بەرەو ئەوە خەڵکی هان ئەدەن کە شتەکان بگۆڕدرێت ئەم مۆبایلێ من کۆنە لەبەرەوەی ئەپدێتێکی تازەی هەمان مارکی مۆبایلەکە هاتووانە مۆبایلێکی ئایفۆن بۆ نمونە وا دروست ئەکرێت کە دوای 3-4 ساڵ ئەپدێتی نەمێنێت کە ئەپدێتی نەما ئەبێ فڕە بدرێت ئەمە شتێکە ڕاستە و ڕاست یان ڕاستە و خۆ دژی ژینگە بەکارێت بەڵام دنیای سەرمایه‌داریە کۆمپانیا زۆر گەورەکان زەبەلاحەکان هەموو ئامێر ئەلکترۆنیکان وا دروست دەکرێت کە ماوەیەکی کورتتر بخایەنێ کاتی کۆن لەوانەیە شتێک 20 ساڵی شێکرێ سەوانێ 3-4 ساڵی شەکە و هانت ئەدا بۆ ئەوەی کە یان دنیای مۆد وایە کە شتەکە لا بچێت و ئەمە کە لاچوو ئەلێ کێشەکە دروست ئەوێت کە ئەمە سەر چی لێ بەڕاستی ئەم شتە بەرەو کوێ بەرەو چ ئاقارەکە ڕوە جایسە لە وڵاتان لەوانەیە بیرێکیان لێ کردبێتەوە بەڵام لە وڵاتانی ئێمە وڵاتانی کە زۆر گەشە سندونین پەریان نەسەندووە بێتە کێشێکی زۆر گەورە وە نەناسراو ئێستا زۆر جارێ مەڵێن پاشماوەی پزیشکی پاشماوەی زبڵی ناوشار تۆزە ناسراوە بەڵام پاشماوەی ئەلکترۆنیەکان شتێک بێت کە تا ئێستا نەگرنگی پێدراوە شتێکی شاراوەیە بەڵام کاریگەریەکانی زۆر ئەتوانین باسی لە پاشماوەکانی تریش ناتوانین بڵێن زۆرترە هەر پاشماوەیە بەڵام ئەوەیە کە ئەگەر کۆنتڕۆڵ نەکرێت لایەنە شاراوەکەی خراپ دەبێت بۆ نمونە توانین باسی لێ بکەین کە بەرحاڵ کێشەکان چییە زیانەکانی ئەم پاشماوە ئەلکترۆنیانە چین و پێکاتەکانیان چین وازیان بە ئێمە و ژینگەش ئەگەیەنێت زۆر جوانە پرسیارەکە کێشە ئەگەرتەوە بۆ پێکاتەکانی چون بەڕاستی پاشماوە ئەلکترۆنی واکە لە ماڵانی خۆمان دەبینین لە سپلێتێکەوە سێریکە لە ئەمریکی بچووک و لە سەعاتێکی ئەلکترۆنیە سێریکە یان
هەمویان لە پاتێکی بچووکە ئیکەنە ساعاتەکەمان ئەتە شتێکی زۆر گەورە بە شتێکی زۆر بچووک هەمویان پێکاتی سەرەکیان کانزایە یەکەم جار مێتاڵێک کانزایەکە ئێستا ئاسن بێت هەندە جار نحاس بێت هەندە جار ئەلومینیۆم بێت هەندە جار هێڤی مێتاڵ کە لە عەلما پێڵین کانزا قورسەکان بێ بۆ نمونە کێشەکە لێرە دەست پێکا بۆ نمونە پاتریکی سیارە 25 کیلۆ وەزنیەتی چیتایە 15-20 کیلۆی قۆرقۆشم یان پیبی یان لێدە ئەمە کێشە گەورەکەیە کە ئەگەر ریسایکل نەکرێ ئەم لێدە ئەگەر تێکەڵ بە ژینگە هەبوو کێشێکی گەورە دروستەکە 25 کیلۆ لە سیارەکە ساڵانە چەند هەزار سیارە بۆ من لە کوردستانێکی بچووکی ئەمەیە پاتریەکانی فڕێ ئەدرێت ئەمە ئەگەر ریسایکل نەکرێت کێشێکی گەورە دروستەکە بۆ نمونە پاتریکی سیارە ئەسیدی تایە ئەم ئەسیدێکی بەقووەتە هەروە چێتە زێرابی دوکانەکان ئەڕاتە زێرابی شارە ئەڕاتە تانجەرۆ ئەڕاتە ئاوی دەربەنی خان بۆ نمونە ئەڕاتە ناماسیەکان بۆ نمونە ئەمە تێکەڵەوە خاکە بێت و هەروەها ئەو مێتاڵە کێشە دروست ئەکا لە پاشمە ئەلکترۆنیەکانە لێدە کادمیۆمە کە بە ڕێژێکی زۆر لە پاتریەکانە بەداخەوە هەیە کە زۆر مەترسیدارە ئەمانە هەندێک جار زینکە نحاسە یان مسە کە بەشێکی زۆر لە خەریتەی کارەبایەکان نحاسە یان مسە ئەمانە شەڕوا کێشە دروستەکە جا ئەمان ئەگەر ریسایکل بکرێت باسمان کە لە وڵاتە ئەوروپیەکان بۆ نمونە ریسایکلینگ ڕێژێکی بەرز ئەویش زۆر بەرز نەکە ئەڵی ڕێژێکی بەرزە لە ئەوروپا تا لە ساعت 46 لە بەریتانیا لە نەرویج جوانە پاشمالی ریسایکلەکەتەوە کە ڕێژێکی خراپ نییە 46 لە 150 نیوەی ئەمە ئەڕاتەوە بۆ ئەو شوێنێک کە لێ دروستکراوە زۆر جار چی بەس شتی خراپیش نییە هەندێک جار پاشما ئەلکترۆنی پلاستیکی لەگەڵایە سەریکەن سپلێت یا کۆمپیوتەر چەند پلاستیکی لەگەڵای ئەم پلاستیکەکە جیا بکرێتەوە لە زۆربەی وڵاتان کە زۆر ئەڕاتەوە ڕێک بۆ معاملەش کە لێ دروستکراوە بەکارهێنێتەوە بۆ ئەو شتێکە بەکەڵ دێ بەڕاستی یا ئەڕوا بۆ هەندێک شتی پلاستیکی دووبارە بەکارهێنەر دووبارە بەکار وەکو سەبەدەیە شتێکە پلاستیکی زۆر کواڵیتی بەرزی ناوێت جا بەعام ئامارێکی عالەمی هەیە کە ئێمە چەند پاشمە ئەلکترۆنیمانەیە لە ساڵە بەڕاستی ئەو وڵاتانی کە زۆر دروست ئەکەن نەرویج بۆ نمونە ڕێکۆردیشکان 2022 گەشتە 27 کیلۆ بۆ کەسێک لە ساڵەکە هەر کەسێک 27 کیلۆ هەیە ئەمریکا 22 کیلۆ نیوە لە لای خۆ وڵاتانی خۆمان زۆر ئەوە نییە 5 کیلۆ 7 کیلۆمان هەیە تقریبا لە ساڵێکە هەر نەفرێک 5 کیلو بۆ 7 کیلۆ کوردستانی 5 میلیۆن کەسە 5 میلیۆن 5 کیلۆی 25 میلیۆن کیلۆ نزیکەی 25,000 تن لە ساڵێکە زۆر ڕۆژ باشە دکتۆر دەوترێت لە سەدایەکی ئەو پاشمە ئەلکترۆنیانە ریسایکلینی بۆ کرێتەوە ئەوەی تر لەکوێ ئەبێتەوە ئایا ئەمە مەترسیەکی گەورە لە داهاتوودا دروست ناکا و ئێمە لە کوردستان لەکوێی ئەم زیانانەیە ڕاستی لە کوردستان تا ئێستا لەوان هیچ بیرە لە پاشمە ئەلکترۆنی نەکرابێتەوە چون بەعام شتی زۆر گرنگتر لەوەمان هەیە لەبەرەوە زۆر ژینگەیشمان خراپە بەداخەوە مەزانکە ژینگە هەمووی ئاستی و شاری تاکە لە ژینگە بەڕاستی ئەوە تۆزە بەڕاستی زعیفە خاستن لە بەحسی پاشمە ئەلکترۆنیە چون لەوانەیە هیچ بینەرێکی ئەمە بیر لەوە نەکاتەوە ڕۆژێکە ئەمە مۆبایلێکە فڕێدا تەسیرات و کاریگەریی لەسەر ژینگەی خۆی هەیە زۆر ڕوونکردنەوە و ئاستی و شارەیە بەرزی بکەینەوە کە ئەگاتەکە بەڵام ئێمە لە کوێیان ئێستا کێشەکان لە کوێیان ئێمە پاشمە ئەلکترۆنی لە وڵاتی ئێمە هەر ڕاستە خۆتێکەڵی پاشماوە ئاساییەکان و ئۆرگانی عزوی مادە ئەندامیەکانە بێت و ئەوڕاتە بە شوێن لە شاری سلێمانی تانجەرۆ کۆ بێتەوە لەوانەیە هیچی لێ ناکرێ بەڕاستی لەبەرەوە ئەوەی کە ئەستید ئەوەی کە مادە خراپەکانە ماوەیەکی زۆر تێکەڵی خاک ئەبێت و دوایەوە خاکی پیس کرد ئاوی سەتحی پیسەکە لە هەندێک ڕاتە ژێرەوە زەرەگەینە بەو بوونەوەرانەی کە ماسی ئەوانێک لە دریایە یا هەندێک جار بەداخەوە کادمیۆمی کە لەم پاتری دەرەچێت ڕاستەخۆ توانێت پلانتێک نەباتێک هەڵی بمژێ ئێمەزانین لە تانجەری سلێمانی لە هەندێک ئاو ڕاستەخۆ ئاوەکە لە ڕۆبارەکە دەری ئەڕوا سەزاتی پێ ئاوە دێ ئەمە ئەتوانێت ڕاستەخۆ لە خۆڵا ئەم کادمیۆمە بڕاتە ناو ڕوەکێک بێتەوە سەر سفری ئێمە ئەنیکەوا بوو ئاستی هۆشیاری تاک لێرە دەست پێکا کە ئێمە بزانین چەند بەرپرسین کە پاشماوەکی ئەلکترۆنی بە ئاسانی فڕێ دێین دووڕۆژێت و سەر سفرەکەی خۆمان ئەوە زۆر نەگە خەڵکی پێی بەوە بن کە ئەمە بەس ئیشی مێدیایە ئیشی عامە ئیشی تەلەڤیزیۆنە ئیشی مەکتەبەکانە ئیشی وەزارەتەکانە کە ئیش بکەن بۆ بەس ئەوەی کە بەرپرسەکان تەنانەت بیر بکەنەوە کە پاشماوە ئەلکترۆنی لەکوێیە یەک دانە پاتری سەعات کە بچووکترین شتی ئەلکترۆنیە پاتریکی سەعات زۆر بچووکە بەقەت نیسکەکەی بۆ نمونە 2 بۆ 3 مایکرۆگرام کادمیۆمی تایە پاتریکی کۆنتترۆل کە بە ئاسانی ڕۆژانە خۆمان دەکەین نزبڵەکەمان بفڕێ دەین هەندێک جار تا 25 مایکرۆگرام کادمیۆمی تایە بەڵام کادمیۆم چون خراپترینەکەیان کادمیۆمە بەڕاستی جا ئەمە لە وڵاتان بۆ نمونە بیری لێکراوەوە لە مارکێتێک بۆ نمونە سەڵکی زەر لە سوچێک دانراوە هەموو کەس کە ڕاش شتێکە لە مارکێتەکە پاترەکەی با لێ فڕێدا ئەمە لە شوێنێک بە ڕشێوەیەکی جوان و علمی دفن ئەکرێ بۆ من لە وڵاتان لاندفیلمان هەیە لاندفیلەوەیە کە تۆ
هەموو شتێکە کە لە ڕسایکلینگە ئەوەی کە بەکەڵگیە سووتان بۆ شتێک جیاکەیت ئەوەی کە بەکەڵگیە بۆ بەکەڵکی هیچنایە ئەبێ فڕێ بدرێت لە لاندفیڵە کە دفن ئەکرێ ژێرەکەی کۆنکرێتە بۆ نمونە تێکەڵی ئاو خاک نابێ بەڕاستی ئەمە ڕێگای هەیە شتەکان بەڵێ زۆر باشە دکتۆر بمانەوێت نەمانێت پاشماوەی ئەلکترۆنی بوونی ئەبێ لە ماڵەکاندا و وەکو خۆشمان کە ڕیسایکلینمان نییە پێویستە بە شێوازێکی تەندروست خۆمان لە پاشماوانە ڕزگار بکەین من ئەوەی بزانم و بیسبێتم ئەڵێم بیکەرە ناو سەتڵێک و بینێژە ئایا شێوازی تەندروستی خۆڕزگارکردن لە پاشماوە ئەلکترۆنیانە چین؟ بەڵێ ڕێگاکە ناشتنە بەڵام ناشتنی لای خۆمانە ناشتن کەسە لە بەردرگای خانوەکەیانە لە باخەکەیانە چون بەڕاستی ڕۆژە ئەو شتە بچووک و دووبارە ئەڕاتە ناوژینگە ناشتن بن لایانی بەرپرسیار بینێژێت لاندفیڵێ بە شێوەیەکی علمی لاندفیڵەوەی بە شێوەیەکی علمی ئەم پاشماوانە هەمووی کۆ ئەکرێتەوە و لە دەوروبەری خۆی عازل ئەکرێت ئەوەیەکە بۆ 100 ساڵ 200 ساڵ بە ماوەی مادەی زۆر تایبەت عازل ئەکرێت کە تێکەڵی خاک بە هیچ شێوەیە نەبێ بەڵام خۆمان بینێژین دووبارە تێکەڵ بە خاک ئەبێتەوە کێشەکە لەوایەکە تێکەڵ بە خاک بێتەوە بەڵام ئێمە چی بکەین ئێمە وەکو ئاستێکی تاکێکی بەرپرسیار خۆمان چی بکەین لایەنە کەلتوریەکەی ئێمەڵێن ژینگە زۆر جار جیا لەوەی کە عیلمە کەلتورە بەڕاستی ئەو ئاستی و شایتاکە زۆر زۆر کە خۆمان چیمان پێ ئەکرێ بەڕاستی یعنی ئێمە ئەتوانین چی بکەین لە وڵاتان بیر لەوە کراوەتەوە بۆ نمونە زۆر جار دنیای مۆد لە وڵاتان بەوە کە خۆیان دروستکەری شتەکان ئەوانە بەقوت نییە کە وەکو وڵاتانی شەرقی وڵاتانی لە ئێمە بەقوتە لەوانەیە تەلەڤیزیۆنێک کە دروستەکرێت تەمەنی 20 ساڵە بۆ نمونە ئیتر پێویست ناکات 2 ساڵ جارێ بگۆڕە بەس بۆ مۆدەکەی گۆڕاوە لەوێ کە شتەکەش هەر ئیشەکە تاوڕژ کە توان ئیشی پێکەن ئەگەریش تەنانەت خراپ بە ویستیان بیگۆڕن بۆ نمە چارەتی هەیە لە وڵاتان ئەوەیە کە هیوادان ڕۆژ لە وڵاتی ئێمەش دروست بکرێت بۆ نمونە چەند مامۆستا تەقاعدی لە شوێنەکە ئۆفیسێک دائەنێن بە شێوەیەکی خۆبەخش ئەمانە دروست ئەم شتانێک کە ئیش ئەکات بەڵام مۆدی نەماوە لە شوێنە کۆ ئەبێتەوە بە سەلامە هەمووی ئامێری کارەبایی سەلامەت ئامێری مەتبەخە ئامێری تەلەڤیزیۆن ئامێری گوسەی کارەبایی هەموو شتی ئەلکترۆنیە مۆبایلێک تەنانەت دائەنرێت کەسانێک کە پێویستیان پێ ئەڕۆمە ئەی بنەوە دووبارە ئیشی پێەکەنەوە ئەمە زۆر زۆر گرنگە کە تا ئەو جێگەی کە ئەتوانین شتێکی ئەلکترۆنی کە ئیش ئەکا فڕێ نەدرێت نەبێتە وەیست نەبێتە ئەلکترۆنیکال وەیست نەبێتە پاشماوەی ئەلکترۆنی تا ئەو ڕۆژێک کە ئیش ئەکا ئیش بکات ئەمە زۆر زۆر گرنگە کە بەڕاستی فڕێ نەدرێت چون شتەکانمان مۆبایل هەمومان شتەکان ئیش ئەکات ڤرژنی نەماوە بەڵام ئیش ئەکات ئەمە کە زۆر گرنگە زۆر جار ئەمە ئەڕاتە وڵاتانی فەقیریش ئەو شتانی کە پێڵێن لە وڵات خۆیان پێڵێن بالا هەندێجار ئەوەیە کە وڵاتێکی تر بە هەدیە بە بێ پارە ئەڕاتە وڵاتێکی فەقیر وڵاتێکی ئەفریقی بۆ نمونە ئیشی پێکات چەندین ساڵ تەمەنی درێژە بێتەوە ئەمە زۆر گرنگە ئەنە شتێکی خۆمان ئەتوانین بیکەین وەک فەرمووتان دنیای سەرمایەداریە بمانە نەمانێت شتەکەیەت تازەکەیەت بەریشی پێ ناگیرێت تا ئەو جێگەی کە ئەتوانین تەمەنی شتەکان درێژ بکەین ئەمە تەنها ڕێگەیەکە کە تەمەنی درێژ بکەین تا ئەو ڕۆژەی ئەیە تێکەڵی وەیست نەبێت. باشە دکتۆر ئەو ڕیسایکلینانی کە ئەکرێت بۆ پاشماوە ئەلکترۆنیەکان چین و ئایا ئەوەندە قورسە بۆ نمونە مەعاملی بۆ دروست بکرێت کۆمەڵ کارگەر دروست بکرێت کە ئەم بابەتانە هەم دیز بەکار بێتەوە و نەبێتە زیانێک بۆ ژینگە و تەندروستی خۆمان. زۆر پرسیارێکی زۆر جوانە ئەمە لایەنێکی ئابووری ئەگرێتەوە لایەنێکیش ئیمکانیات بۆ نمونە ئیمکانیات لەوان ئیمکانیاتی ڕسایکلین بۆ پاشماوە ئەلکترۆنی تۆزە گرانتر بێت لە شتەکانتر بەس سوتاندن نییە تۆزە شتەکە زانستی ئەبێت لە زۆر شوێن پاشماوە ئەلکترۆنی وەکو زبڵ سیر ناکرێت و سەرچاوێکی داهات سیر ئەکرێت لەبەر ئەوەی بۆ نمونە لاپتۆپێکی ئێمە تقریبا نزیکەی سەر و 1 گرام ئاڵتۆنی تایە کۆمپیوتەرێکی ئاسایی هەندێک جاکە گەورە بێ هەندێ خەریتاتی زۆری تیاابێ 1 بۆ 2 بۆ 3 گرام لە هەندێک کۆمپیوتەر تا 5 گرام ئاڵتۆنی تایە ئەمە سەرچاوی داهاتە مسەکەی هەروەها سەرچاوی داهاتە لەبەر ئەوە ئەبێ ڕێک ئەو شتە بتوێتەوە بڕاتە شوێنی خۆی تۆزە شتەکان جیا بکرێتەوە تۆزە ئەوەی ئەوێت بەڵام سەرچاوی داهاتە لەبەرەوە زۆر جار لە ساڵەکانی 1970 بۆ 80 وڵاتانی پێشکەوتووی ئەوروپی هەموو پاشماوە ئەلکترۆنیەکان ئەنار بۆ ئەفریقا لەبەر لای خۆی نەجات ئێمە دەستیان لای خۆیان بێ خۆیان پیسەکە بەڵام لە ئەفریقا لەبەر خەڵکێکی فەقیر بوون ئاتنەمانیان جیا کردەوە ئاڵتونەکەی مسەکەی مێتاڵەکەی پلاسیەکەی جیا کرایەوە بەڵام وەکو مافی مرۆڤ وەکو شتێکە مافی ئەو خەڵکەش ئەوەیە کە دوای ئەوە کە جیا کراوە وڵاتانی ئەفریقی فەقیر بوون بە زبڵدانێکی گەورە و پاشماوە ئەلکترۆنیەکان وەکو ئەوە هەندێجار چالاکوانانی ژینگەی عالەمی ئیجازە بەوە نایەن ئەڵێن لەگەڵ ئەوەیە کە داهاتێکە ئەوان لەبن فەقیری وڵاتەکان واکەن بەڵام حەق نییە کە پاشماوە ئەلکترۆنیەکان لە وڵاتانی دەوڵەمەندەوە بڕە بە وڵاتانی فەقیر ئەمە کێشێکی گەورە دروستەکە بەڕاستی بەڵام چیتایە غێری مێتاڵەکان لایەنە باشەکانی پلاستیکی زۆرتیایە کە تویان بتوێنرێتەوە بەڵام لەلایەتەوە هەندێک شت هەیە بەڕاستی کێشە ئەوەی لە ڕێی ئابووری و ناژی کە ڕیسایکلی بکەیتەوە ینی ئەوانە تێچووی ئابووریەکەی زۆرە ڕیسایکلەکەی دفنکردنەکەی باشترە پاتریەک بەڕاستی تەواو پاتریکی کۆنتترۆلی ماڵان ڕیسایکل ناکرێتەوە بێ بەس دفن بکرێ
بەڵام هەندێک ڕیسایکل ئەکرێتەوە یا بۆ نمونە سیاری کارەبایی ئێستا و سیاری کارەبایی نەجات تا 300 بۆ 400 کیلو پاتریتیایە وەزنێکی زۆرە ئەمە دوای 10 ساڵ کە ئیشی کرد ئەو مادەی کە لیثیۆمەکەیەتی لیثیۆمەکە ئەگەر بێ ڕیسایکل کرێتەوە تێچووی زۆرە دروستکردنەکەی لەوانەیە باشتر بێ لەبەرەوە بەس ئەبێ ڕیسایکل بڕاتە شوێنێک و دفن بکرێ بەڕاستی ئەمەیە هەندێک جار کە کێشە دروست دەکات. زۆر باشە دکتۆر هیچ ڕێ شوێنە گیراوەتە بەر بۆ ئەوەی کە ئەم ڕێژە زۆری کە پاشماوەی ئەلکترۆنی هەیە بەتابەت لە لای خۆمان لە هەرێمی کوردستان هیچ ڕێ شوێنێک هیچ پلانێک هەیە بۆ ئەوەی کە بەربگیرێت لەم پاشماوانە بە شێوازێکی چەند دروست خۆمانی لێ ڕزگار بکەین. تاوجێڕی کە من ئاگام لەبێت لەبێت شتێکی تازەیە نەخێت تا ئێستا شتێک جیان نەکراوەوە بۆ من لە ڕیسایکلین بڵێن ئەلکترۆنیات بەس بەجیە کێشەی ڕیسایکلینگیش ئەو شوێنانی کە ئەگەر ڕیسایکلینگی گەورەش داین بۆ کوردستان بۆ شوێن ئەبێ ڕیسایکلینگ لە سەرچاوەکەوە نەهێڵێت تێکەڵ بکرێت مە زۆر گرنگە کە لەبەرەوە لە وڵاتان ڕیسایکلینگ لە سەرچاوە جیاکرێتەوە بن لە گەڕێکێکە شتێکی گەورە دائەنرێ حاویەکی گەورە پلاستیکی کە لەسەر نووسراوە ئەمە بۆ شتی پاتریاتە ئەم بۆ شتی ئەلکترۆنیە ئەمە بۆ پلاستیک ئەم بۆ ئەوەیە ئەگەر لە سەرچاوە جیانەکرێتەوە کولفێکی زۆری تێچێت لە ڕیسایکلی شالێک سلێمانی ڕۆژانە 1200 تەن ڕیسایکلینگی این پاشماوەی هەیە 1200 تەن زۆر قورسە دانە لی ئەلکترۆنیەکان جیاکرێتەوە پاشماوەی ئەلکترۆنی لەبەر ئەگەر لە سەرچاوە جیا بکرێتەوە زۆر ئاسانە بێەوە ئیشەکرێت بەڵام هیوادارم ڕۆژە لای ئێمەش بکرێت بەس تا ئێستا ڕیسایکلینگی تایبەتمان نییە بە ماوەی ئەلکترۆنی لەبەر ئەوەی تازەیە بەڕاستی ئەم بەرنامانەوەکو بەرزکردنی ئاسی و شاریتاک زۆر گرنگە کە تێبگەین بەڕاستی ئەنی ئاسی ئەمە بگاتەوە بەرپرسیایەتی کە من مۆبایلەکەم فڕێدەم بزانم ئەمە بۆکوێ ئەڕوا بەڕاستی مۆبایلی ماڵەکەم سەلاجێ ماڵەکەمە گۆڕم بزانم ئەمە کە جیا ئەکرێتەوە ئەم 200 کیلو ئەم 100 کیلو سەلاجەی من ڕاتە کوێ لە شارەکەی منە دوو ڕۆژتر نایەتە سەر سفرەی ماڵەکانم ئەمە زۆر گرنگە. لە وڵاتانی تر چەندین خۆڵدانراوە هەرێکیان نووسراوەیان بۆ پلاستیکەمان بۆ بابەتی ترە ینی زۆر گرنگە ئێمەش ئەو جیاکردنەوەمان هەبێت بەڵام لێرە کە جیاشەکەیتەوە شوێنێک نییە کە بۆی بەری یان ئەو تا شێوازی فرەدان و بەکارهێنانەکەی بەڕاستی قورسە. کاکتۆر ئەزانم ڕەنگە من بابەتێکی تەواو تەندروستی بێ و پەیوەندی بە دکتۆرەکانەوە هەبێ بەڵام خەسخانەی هیوا لە سلێمانی خەسخانەی هەڵە نەبم نانەکەلی لە هەولێر کە تایبەتە بە شێرپەنجە ئێستا بەدەست زۆرێک لە نەخۆشەوە دەناڵێنێ بە تایبەتیش چند باسیتان جەرۆ بکەین ئەوانیش بە هەمان شێوە دەوتر ڕێژەی سەرەتانتیانە ئیتر گەیشتۆتە ئاسێکی زۆر بەرز. ئەتوانین بڵین ئەم پاشماوە ئەلکترۆنیانە کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر توژبوون بە شێرپەنجایە؟ بەڵێ لەوانەیە ڕاستەخۆ قسەیکی ئاپین تۆزە قرس بێت بەڵام ناڕاستەخۆ بەڵێ ناڕاستەخۆ چۆنە پاشماوە ئەلکترۆنی هەروەکو پیسکەرەکانی تری ژینگەیی ئەوانێت تایە کە بەڵێ کارسینۆجنیکن یان ئەتوانن پۆتەنشیاڵ یا توانێت ئەوەیان تایە کە سەرەتان دروست بکەن بۆ نمونە لێدمان باس کرد کادمیمان باس کرد هەروەی کە پێڵێن قورقۆشم و نوحاس و ئەو شتانێک کە هەندێک جار ئەمانە بەسەر نوحاس بۆ مرمس ڕێژەیەکی کەمی پێویستە بۆ لەش بەڵام کە زۆر بوو ئەبێ کۆنتامێش ئەبێ پیسکەی ژینگەی کێشەی هەموو ئەم شتە ژینگەیان ئەوەیە کە هەندێکیان پێویستن بەڕاستی بۆ ئێمە جسمی خوان ئاسنی تایە نوحاسی تایە هەموو شتێکی تایە بەڵام لە ڕێژەکە کە تێپاڕی کرد کێشە دروستەکە ئەوەی کە پاتری بۆ نمونە کادمیۆمە ئەگە لە سەرچاوە پیسکەرە ژینگەکانشتی نقطەیمان هەیە و بڵاومانێ نقطەیەکان ئەوەی لە شوێنەکە وەکو تانجەرە کۆ ئەبێتەوە کە زۆر کۆ بوویەوە بۆ نمونە ئەو خۆڵانەی دەوروبەری خۆی کە بەداخۆ خۆڵی زراعیشە شوێنەکە خۆی هەر زراعیە ئەمانە کە ئەو خۆڵانە پیس بە ماوەیەکی درێژ خایەن بەڵێ ئەتوانین بڵین کارسینۆجنیکە بێ شێرپەنجە بەعام وایە شتێکی تۆبیە بەڵام کۆکراوەی شتێکە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ دروست نابێ ئەمانە مجموعەی فاکتەری زۆرن بۆ منە 20 فاکتەر 30 فاکتەر دروستە بێ یەکی لە فاکتەرەکان ژینگەیە کە ئەتوانێت شێرپەنجە دروست بکات یەکی لە فاکتەرە ژینگەیەکان پیسبوونە ژینگەیەکان یەکێکیان ئەم پاشماوە ئەلکترۆنیەیە کە ئەتوانێت وەکو کادمیۆم و لە پیلێکۆ دروست بێت بەڵام ڕۆژە بگاتە ئەوە باشە هیچ نەخۆشێکی تریش هەیە کە مرۆڤ تووشی بێتەوە لە ڕێگەی ئەم پاشماوانەوە لە شێرپەنجە ئێمە زیاتر ئەومان بیستووە بەڵێ بە شێرپەنجەکە بەناوبانگە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان کە ئەمانە وردیش ببن هەروەها ئەگەر بێ بە شتێکی بچووک بۆ نمونە ڕێژەکان زۆر ورد ببن ئەم شتانە لە خاکە کەمکەم کە خاک بوو لە تەپوتۆزە ئەتوانێت هەڵبمژرێ ئەتوانێت بۆ نمونە ئەو ئەسیدەکە بڕوات خۆڵێکی زراعی ئەمە خراپ بکات ئەو شتەکە خۆڵێکە خراپ و ڕاستی خۆڵی زراعی و ئاڵتون وایە چون ساڵان لەسەری شت دروست ئەبێ کە ئەم خۆراکە هاتە ئێرە ئەم کادمیمە چۆنە ئەم خۆڵە تێکەڵی ئاوەکەی بوو تێکەڵی پلانتەکەی بوو ئەم نەباتەکە ئەڕوا کەمکەمێتەوە لای ئێمە و ئەمە شتەکە لە ڕێی خۆراکەوە نی هەموو خراپیەکان کە باسیەکەین لە ڕێی خۆراکەوێتەوە بۆ لای خۆمان و خۆراکەکە ڕۆژ لە ڕۆژان کێشە دروستەکە خاصەتەن بۆ مناڵان کە تەبعاً چون جسمێکی بچووکتریانەیە کێشی لەشیان کەمترە زۆرتر لەوانە ڕوئەدات بەڵام لە هەندێک وڵاتانیش بەڕاستی حەلی بۆ دروست کراوە غێری بەس ئەنی وانە بێت کە بەس
بسووتێنرێت یا بەس لە شوێن دفن بکرێت لە هەندێک وڵات ئەم پاشماوانە کە ورد ئەکرێت بە قیاسی زۆر قیاسی چەولمان هەیە من ئەم قاسی چەولمە تێکەڵی کۆنکرێت ئەکرێت ئەمە زۆر شتێکی باشە کە بەڕاستی مهندسەکان لەوە زۆر شارەزاترن کە هەندێشتی ئەلکترۆنیکال ویست تێکەڵی کۆنکرێت ئەکرێت لە سەقفی ماڵان بەکارێت لە دیواری ماڵان بەکارێت شتەکە خۆی ئەو بەشانەی کە ڕقە بەڕاستی بەجێ چەو بۆ نمونە لە هەندێک وڵات من خوێندومەوە ئێستا لە قیری جادەکان بەکارێن ئەو بەشانەی کە ڕقە تێکەڵی چێکن لە قیری جادە بەکارێن ئەمە زۆر ڕێگایەکی لە هەمووی باش و تەندروسترە لەبەرەوەی 20 ساڵ 30 ساڵ تەمەنی ئەو جادەیە ئەو دیوارە ڕاتە ناوی دفن ئەبێ کە چۆن ناوی دفن بوو تاو هەم کێشە ژینگەیەکەی نامێنێ و هەم بەکارمان هێناوەتەوە بۆ ئەوەی کە پاشما ئەلکترۆنی غێری ئەوەی کە ئەلکترۆنیە کێشەی ئەوەیە کێشەی تری ژینگەی بەدواوە کێشەکان چین بۆ نمونە تەلەڤیزیۆنی لە وڵاتێک خۆکەی بە وڵاتێکی تر ئەمە بنزین سەرفەکە سیارە سەرفەکە سیارەکە ژینگە پیسەکە بۆ نمونە ئەمانە هەمووی کەسی تر پێوە کاربۆن ئەڕۆتە ناوجەوە لە ئەو سیارەیەکەی ئەم شتانە حەمل و نەقلەکە ئەیگوازێتەوە ئەگەر تۆ لە شوێنێکا دەفنیکەی گواستنەوەی ئەمانەت کەم کردکە گواستنەوەت کەم کردەوە سیارێک نایە ژینگە پیسکە کەسێک نایە بۆ ژینگە پیسکە سیوتون ڕاتە هەواوە لەبەرەوە هەتا ئەکرێت ئاخیر قسەمان ئەوەیە ئەمانە درێژ بێتەوە تەمەنیان زۆر درێژ بێتەوە تا ئەوجێگەی توانین بەکاریان بێنینەوە لە ماڵان زۆر ئەتوانین ئەمیشە بکەین کاتە توانین زۆر لە ڕووی بابەتی ترەوە سوودی لێ وەرگین بەڵام فکری ئەوێت و تۆزێک ئەوێت کە بجوڵێت و مێشکێکی بۆ بەکاربێنی زۆر باشە گرنگ ئەوەیە بیرمان نەچێت کە جگەر لەوەی کە زیان بە ژینگە ئەگەێنێ زیان بە ئاو هەوا و خاک ئەگەێنێ و زیان بە مرۆڤ ئەگەێنێ زیان بە ئاژەڵەکانیش ئەگەێنێت کەرانەیە بێتە هۆی مردن یاخود لە ناوچوونی ئەم جۆرە ئاژەڵەکان لە دارستانەکان یاخود لە دەشتەکان نابێت لە شوێنێک بێکە ئەو باتریە یاخود ئەو پاشمانە فرەدرێن تێبینی چێ لەسەرەوە سەر قسەی هاوکارم لە دیجلە و فرات کە ئاوەکەەوە ئیترکە کەم ببوویەوە چەندین لە قەراغەکە چەندین حیوانات لەویا گیانیان مردار ببوونەوە زۆر ڕاستە لە بەحسی مرۆڤ دەربچین بەڕاستی هەموو بوونەوەرەکانی تیژ غەیری مرۆڤ هەروەها کە ئێمە کاریگەری ڕاستەخۆ ناڕاستە خۆمان بەرئەکەێت بە پیسکەرە ژینگەیەکانەوە ئەوانی شەروە لەبەرەوەی گیان لەبەرن هەر لە نەباتێک و بیگرێت بەکتریای ڤایرۆسێک و بیگرێت تا ئەو شتێکە ئاژەڵێکی زۆر گەورەکە لە سروشتا هەیە بزە بتوایە ئەو کاتە ئەمانەش بێتۆ دووبارە باسی فرەدانەکەی کە چۆن بێ ئەگەر تێکەڵ بە ئاو هەوا بوو هەمان کاریگەری کە لەسەر مرۆڤ بێ لەسەر بوونەوەرە زیندوەکانیش ئەیبێ بەڵام لە هەندێک جار کە زۆر وەک بوتان لە هاوینێکە کە ئاوی شوێنێک خەست ئەبێتەوە ئاوەکە کە خەست بووە و لە هاوینە تەبعاً پیسکەرە ژینگەیەکانی زۆرتر ئەبێت و خەستبێتەوە تەیرێک کە لێرە ئاوێکە خواتەوە ڕاستە خۆ لە یا کێشەکە لەوێ دروستە بێت کە لە جلۆ فرات بینیمانە بەڵێ وایە لەبەرەوەی پاتریە هەندێک جار زێرابی مەعمەلەکانێتە سەر ئاوەکە لای خۆمان زێرابی مەعامل زێرابی شارەکان کە تێکەڵی ئەو ئاو پاتری ئەو شتانێ و ئەسیری پاتریوان ئەڕاتە ئەوێ لە هاوینە زۆرتر ئەو شتە ئەبین لەبەرەوەی ئاوەکە کەمە بێت و خەستە بێت کە خەست بوویەوە ڕاستە خۆ بوونەوەرانە بەڕاستی زیانی لێ ئەبین تەیرەکان بەردارە بنەوە ئەو شتانە زۆر کاریگەری ڕاستە خۆی بێت کە باس لە ژینگەکەی ئەمە منزومەیەکە بەڕاستی ڕەنگە من وەکو تاکێک نەتوانم کۆنتڕۆلی بکەم بەڵام دوجار ئەوەی کە پێمەکرێت لایەن خۆمەوە خۆپارازیەکانیان با بڵێن پاراستن ئەرکی هاوڵاتی چێ لێرەدا بکەین بە کۆتا پرسیار ئەگەر زۆر باشە هەموو جارە ئەخیر تەوەری بەرنامەژینگەیەکان ئەوەیە بەرزکردنەوەی ئاستی هۆشداری تاک لەبەرەوەی هەموو جارە ئەڵێن حکوومەت بەرپرس ئەمانە لە هەموو وڵاتانە قسەی ڕاستە بەڵام لە هەموو وڵاتانیش ڕخنە لەسەر حکوومەتەکانی خۆیانە کە بەرپرسەکان فرێ هەموو شتێ ناکەون لەبەرەوە بەرپرسیارەکەیتەوە سەر خۆمان ئاستی هۆشداریتاک خۆمان چیمان پێکرێ ئەگەر بەرپرس حکوومەتەکەمان نەکرد خۆمان چی بکەین ئەمە زۆر گرنگە کە هەر دایک و باوکێک هەر مامۆستایەک هەر کەسێک کە ئەتوانێت لای خۆیەوە ئەتوانێت بڵاوکەرەوەی ئەم پەیامە ژینگەییانە بێت کە بەڕاستی خاصەتەن بۆ هەندێک شت کە تازەیە ئەوەنە لەسەر پلاستیک بیستمان لەوانێ زۆر کەس بزانێت کە پلاستیک زەرری ژینگەی هەیە بەڵام شتە تازەکان زۆرێک کەمە بەڕاستی ئەمە لەوانەیە زۆر بە ئاسانی پاتری ماڵەکەمان فڕە بێتە ناو سەتڵی زبڵەکەمان ئەمە زۆر گرنگە کە هەوڵ بین لە شوێنێکە یا بە شێوەیەکی بەڕاستی خۆبەخش هەندێک مارکێتە گەورەکان سەتڵێکی جیاواز دانێن لەسەری بنووسن کە ئەمە بۆ کۆکردنەوەی پاتریەکانە پاتری بەجیا فڕێ بدرێت لە سەتڵی زبڵێ لە شوێنێک دفن بکرێت لە شوێنێکی دوور کەسێ لەوانەیە بتوانێت شتێکی وا بکە خۆی بەس تۆزە قورسە لەوانش لانی بەرپرسیە بەڵام خۆمان چی ئەتوانین بکەین ئەوەیە کە بڵای بکەینەوە ئەم شتەکە بەڕاستی تا ئەو جێگەی کە ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە ڕۆژێک ئەم ئامێر ئەلکترۆنیی کە ئێمە فڕێ ئەدەین ئەتوانین فڕێنەدەین ئەتوانین جۆرەتر بەکاربین ئەتوانین بۆ نمونە ئەگەر هەندێک ماڵ هەیە دووسە تەلەڤیزیۆنی هەیە دووسێ شتی کارەبایی هەیە ئەگەر ئەمانێت تازەشی بکەینەوە ئەمەیان کە بەکاری ئەمەش بەکاربین ئەویش بەکاربین لە ژوورێکی تر ئەو بەکاربین هەیە خانوویەکی لە دەرەوەی شار لە باخێ لە شوێنە کۆنەکە بڕا لێ بەکاری بێنە بیدا بە کەسێکە بەڕاستی پێویستی پێێتی ناتوانێت بیکڕێ ئەمە
بڵاوکردنەوەی کەلتورێکی جوانە بڵاوکردنەوەی کەلتورێکی جوانە لەسەر ئەو ئەساسەی هەم ئیشەکەی مرۆڤانەی جوانە کەسێتر بەکاری بێنێ و هەم ئەوە کاتە مێشکی ئەو کەسە ئەوە کە من بەرپرسم بەرامبەر بە پیسکردنی ژینگەی شارەکەم وڵاتەکەم ئەم ئەلکترۆنیە کە تەمەنی 10 ساڵە درێژەکەمە کەسر بەکاری بێنێ بوومەتە هۆی ئەوەی کە ژینگەی شارەکەم پیس نەبێت. باشە پێت وایە لەم جیلێ هۆشیاری ژینگەی هەبێ بە تایبەتی لە کوردستان قورسە تۆزێک لەبەر تا ئێستا نەکراوە بۆ یاڵم ئەگەر بۆن لە ئۆکتۆبر ڕۆژی جیهانی ئەلکترۆنیک هەڵبەستە پاشمای ئەلکترۆنی ڕۆژی جیهانی هەیە ئەگەر لە ڕۆژانە کە تایبەتە بەوەی NGOەکان شوێنە خۆبەخشەکان تایان تەلەڤیزیۆنەکان بەنامەی گرنگی زۆری ئەوەی پێبن کە شتەکە بڵاوێتەوە لەبەر ئەوەی تازەیە بەڵێ تۆزە لە جیلی گەنجە قورسەکە بەرحاڵ دنیای سەرمایه‌داری ئەوەیە کە ڕۆژانە ئێمە بەداخەوە لە سۆشیال میدیا شتە تازەکان ئەبین بەرچامانەکە ئامێری ئەلکترۆنی مۆبایلێک ڕۆژی ساڵی سێ ڤرژنی تازەی هەیە وە گەنجی حەزەکە بیکڕێ ئەمێ بەڵام تا ئێستا هیچ ئەوە بڵاو لەگەڵ ئەوەیە لە هزار دیعای ئەلکترۆنیە ڕێکلامە یەکدانە لە بەرامبەر ئەوە نییە کە بڵێ ئەمەش ئەوە خراپیەکەیەتی لەبەر نایبینین هۆشیاریشمانیە لەسەری کورگوتەنیڵێ نەچۆ بچێت ئێستش توانین لە ماڵەکانی خۆمانەوە بە تایبەتی باتری و پیلەکان کە ڕێژەیەکی زۆر سەرفە بێ کوی بکەینەوە ساڵانە بتوانین لە شوێنێکی دوورە دەست بینێژین و دووری بخینەوە لە مەترسیەکان لە خۆمان. دەسەکان خۆش زۆر سپاس بۆ دکتۆر باسط بورهان مامۆستای زانکۆ کە لەگەڵمانە بوو لەم تۆرە زۆر سپاس دەکەین.